شارەکەم سنەی سووری قارەمان، شاری سەربەرزم سنەی قارەمان، پێشەنگی ژیری چینی بێبەشان، شاری کاکفوات سدیق و خسرە و عەلی و فەرهاد شۆکێ و شوان. پیرۆز بێ لە تۆ شۆڕشی نوێ لە کوردستان و باقی شارەکان. بیستم بەرامبەر سوپا و ئەرتەش، بەسیج و پۆلیس بەکرێ گیراوان، هەروەک ساڵانی 58 سینگی بەهێزت کردووە بە قەڵغان. تاسپای ئیسلام تەفر و توناکەی بەدەستی بەهێز نەوەگەل جەوان. ئاڵا سوورەکەت هەر شەکاوە بێ دژی چەوسێنەر و ستەمکاران. تۆ ڕەمزی ورەی بەرهەمهێنەری لە ڕۆژی خەبات دژی زۆرداران. ئێمەی بەرهەمی باوەشی گەرمت ئامادەین لە بۆ شەڕ و ڕاوەستان. فەرماندە ئەتۆی ئێمە پێشمەرگەین، بە فەرمانی تۆ هاتووینە مەیدان. تا ڕاشەکێنین ئاڵای ئازادی بۆ زەحمەتکێش و بۆ کرێکاران، بۆ لۆڕ و عەرەب بەلوچ و تورکمان. تا ڕزگار بکەن سەراسەر ئێران. بەڵێ دووبارە سڵاتان لەبێت بینەرانی عەزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. ئەمڕۆ چوارشەممە 20 مانگی ڕەزبەری 1401 هەتاوی بەرابەرە لەگەڵ 12 ئۆکتۆبری 2022 زاینی. با بەرنامەی ڕاستەوخۆ دووبارە لە خزمەتانداین بۆ پێشکەشکردنی راپۆرت و هەواڵەکان سەبارەت بە خۆپیشاندان و ناڕەزایەتیەکانی ئێستای کوردستان و ئێران بەگشتی و ڕۆماڵکردنی. هەروەک ئاگادارن دوێنێ لەلایەن گەڕەک و هەڵسوڕاوانی مەدەنی بانگەوازی مانگرتن ڕاگەیاندراوە. ئەمڕۆ دیتمان لە کوردستان لە هەموو شارەکانی کوردستان ئەم مانگرتنە زۆر بە جوانی بەڕێوە چووە. زۆربەی شارەکانی ئێرانیش بەم مانگرتنەوە پەیوەست بوون و لە زۆر لە شارەکان کە مانگرتنیان نەبووە هەر لە بەیانیەوە هاتوونەتە سەر شەقام و خۆپیشاندان دەکەن. هەر ئێستاش ئێمە هاوڕێ بورهان دیوارگەر کادر و ئەندامی حیزبی کۆمۆنیستی ئێران لە دەرەوەی وڵات لە وڵاتی فەنلاند لە شاری هێلسینکی لەگەڵماندایە کە لەوێ دیارە ئاکسیۆنێک بەڕێوە دەچێت. هاوڕێ بورهان ئەم کاتت باشتەنگ ئێمەتەیە؟ سڵاو ئاوڕە ئەمیرم، کاتت باش، منی سڵاومەیە بۆ ئێوە و بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بەڵێ هاوڕێ بورهان، وا دیارە لەوێ ئاکسیۆنێکی ناڕەزاتی لەو شارەی کە ئێستاکە ئێوە لەوێن لە هێلسینکی وڵاتی فەنلاند، ئەگەر دەکرێت لە وەزی ئەوێ زیاتر ئاگادارمانکەی بەشداری ئەم ئاکسیۆنە چۆنە لایەنەکان چێن کە بەشداریان کردووە؟ بەڵێ ئەم ئاکسیۆنە ئەوڕۆ لەبەر دەفتەری کۆمیسیۆنی اتحادیە ئوروپا لە شاری هێلسینکی پایتەختی وڵاتی فەنلاند بەڕێوە ئەچێەوە. ساختمانەکە لە پستەرمەوەیە. ئەمڕۆ ئێمە هەیئەتێ لە تەرەفی ئێمە و چەند حەزبی کوردستانی نامەیەکی ئاعترازیمان بە زمانی ئینگلیزی تەحویڵیاندا لەسەر وەضعیەتی ئەوڕۆی ئێران، لەسەر کوشتاری خەڵک لە ئێران لە کوردستان. ئەوانیش بە گەرمی استقباڵیان کرد و قەوڵیاندا کە پەیگیریکەن و دەنگی خەڵکی ئێران ڕاوگەیەنن. ئەم ئاعترازاتە ئێستا دەستی پێکردەوە ئەوە خەڵکێکی زۆر بەشدارن و هەروە ئەبینی خەڵک دێن و بەرەبەرە خەڵک دێنەوە. من ئێستا ئەڕۆم پەیامێک لە لایەنی حزبی کۆمۆنیستی ئێرانەوە ئەخوێنمەوە. دوای پەیامەکە دێم و خزمەتتان کامەڵ تەوزیح دەمە خزمەتتان. دەی هاوڕێ بورهان، ئەگەر دەکرێت هەروە ڕاستەوخۆ لەگەڵمان بە کە ئەم پەیامە دەخوێنەوە بە ئێمە ڕاستەوخۆ ببینین. بەسەر چاوە ئێستا من پەیامەکە خوێنمەوە. دوای ئەو سرودە هاوڕێ ئەمیری بەڕێزەوە، دوای ئەو سرودە من پەیامێکە خوێنمەوە دێمەوە خزمەتتان. زۆر باشە. ئەگەر دەکرێت لە بەشداربووانی بگری بزانین ڕێژەی بەشداربوون لەم ئاکسیۆنە کە دیسان بەڕێوە چۆن ئەگەر دیار بێتەوە بەشداربووان بە بەڵێ هاوڕێ بورهان، ئەگەر چوون بۆ پەیامەکەتان
ئەگەر کرا ئەم کەسەی کە کامێراکەی بەدەستە نزیک بێتەوە کە تەسویری ئێوەمان بە جوانی بێت. بەسەر چاوە هەرێتەی 5 سانیەیتر من ئەی خوێنمەوە. زۆر باش. نیەتی هەر ئاواتون لە نزیکەوە بگرە؟ نیەت. ئەوا بگرە لەم. ئادە و بشی خۆت مەسە بەدەی. ئەوە قەتکە. بەڵێ ئەوەی کە ئێستا دەیبینن لە فنلاند لە شاری هەلسینکی لە دەرەوەی وڵاتە ئاکسیۆنی ئازادی دووبارە بەڕێوەچووە ئێستا لەگەڵ پەخشی ڕاستەوخۆی کۆمەڵەتیویەوە و پەخشی هندوویە بۆ چالاکیە پەیامی خۆی پێشکەش دەکات بە زمانی فارسی. بەڵێ زۆر باشە. ئەگەر دەکرێت لێی نزیک بنەوە کە تەسویری هاوڕە بورهانیشمان بە باشتر بێ و بێرای پێشەوە بێرای پێشەوە بێرای پێشەوە دەنگی من دێت. بەڵێ دەنگێت بەڵێ پەیامەکە بە زمانی فارسیە ئەوڕۆ ئەی خوێنمەوە. رفقا هزار گرامی خوش اومدید. من پیشاپیش ضمن گرامی داشته یاد جانباختگان اعتراضات اخیر در شهرهای مختلف ایران سخنان کوتاهی را خدمتتون عرض خواهم کرد. همانطوری که اطلاع دارید با قتل ژینا امینی دختر کرد سقزی به دست مأموران جنایتکار جمهوری اسلامی در شهر تهران موجی از اعتراضات بیش از 4 هفته است که سراسر ایران را فرا گرفته است. این اعتراضات که با شعار زن زندگی آزادی در شهر سقز شروع شد مانند سیلی خروشان به تمامی شهرهای ایران سرازیر شده و مردم با سر دادن شعارهای مرگ بر دیکتاتور و مرگ بر خامنه‌ای خواستار سرنگونی فوری و بی قید و شرط جمهوری اسلامی شدند. این اعتراضهای کاملا جمهوری اسلامی را غافلگیر نمود چون بسیار گسترده بود و شامل تمام طیف‌های مردم گردید. از دانشجویان اکثر دانشگاه‌های کشور که با تحسن و تظاهرات شروع کردند گرفته تا حضور بسیار وسیع زنان که با آتش زدن روسری‌هایشان به 45 سال حجاب اجباری رژیم نه گفتند. رژیم جنایتکار اسلامی از همان ابتدای اعتراضات به حق مردم با قتل و کشتار و ارعاب جواب مردم را داده است و تاکنون بیش از 220 نفر از جوانان از جمله بیش از 30 کودک را با شلیک مستقیم گلوله‌های جنگی به قتل رسانده است. مردم به سطوح آمده از دست نابرابری و گرفتار در فقر و فلاکتی سیستماتیک وجود آمده توسط حاکمان اسلامی ایران دیگر نه ترسی از گلوله و مرگ دارند و نه از زندان و سرکوب. رژیم برای خاموش کردن این اعتراضها دست به هر ترفندی زده است. با قطعی مداوم اینترنت سعی داشته و دارد تا مانع خبررسانی مردم از جنایت‌هایش در داخل شود. جدا از قتل و کشتار و زندانی کردن معترضین، با بمباران کردن مقرات احزاب کردستانی مستقر در حکومت حریم کردستان عراق و کشتن ده‌ها تن از افراد بیگناه، سعی کرد احزاب کرد مخالف را به هر ترتیبی که شده وادار به جنگ مسلحانه کند و با بهانه تجزیه طلبی اعتراضات را در داخل کشور خاموش کند که نه تنها در این امر توفیق پیدا نکرد بلکه مردم با فراخوانی احزاب کردستانی در یک اعتصاب سراسری در تمامی شهرهای کردنشین و بلوچستان این اقدام وحشیانه و ضد انسانی جمهوری اسلامی را محکوم نمودند. با ادامه اعتراضات مردمی رژیم با اشاعه اخبار جعلی مبنی بر حضور نیروهای پیشبرد در شهرهای مختلف و کشتار سازمان یافته بیش از 100 نفر در یک روز در بلوچستان و زندانی کردن هزاران نفر دیگر در این استان که نشان از درماندگی و توحش جمهوری اسلامی دارد، تمام تلاش خود را به کار گرفت بلکه افکار عمومی به سمت و سویی که خودش می‌خواست ببرد. ولی مردم با توجه به شناختی که از ماهیت پلید جمهوری اسلامی دارند فریب این توطئه‌ها را نخورده و مبارزه خود تاکنون ادامه دادند. همکنون مردم مبارز ایران و به خصوص شهر سنندج در طی چند روز گذشته با تمام قوا بر علیه رژیم به نبرد ادامه دادند. در شهر سنندج رژیم با استقرار ده‌ها دستگاه تانک در داخل شهر و در کنار مراکز حساس از جمله صدا و سیما و بمباران مردم در داخل شهر به صورت کاملا علنی مرتکب جنایت جنگی شده است و تاکنون چندین نفر را با شلیک مستقیم گلوله جنگی به قتل رسانده است. با اسلحه سنگین کالیبر 50 جنگی به سوی خانه‌های مردم در تمام شهر شلیک نمودند.
که گلوله‌ها وارد خانه تعدادی از مردم شده است. در حال حاضر شهرهای زیادی امروز در استانهای کردستان، آذربایجان و غربی و کرمانشاه در اعتراض و اعتصاب کامل به سر میبرند که با توجه به قطعی اینترنت و نبود ارتباط امکان کشتار بیشتری از مردم به دست مامورین رژیم میرود. سران جمهوری اسلامی به غیر از سرکوب عملا با مسدود نمودن اینترنت باعث بیکاری چندین میلیون نفر در ایران شدند که کسب و کار خود را در شبکه‌های اجتماعی نظیر اینستاگرام و فیسبوک و به صورت آنلاین اداره می‌کردند. رژیم با قطع اینترنت بانی به خطر افتادن جان هزاران بیمار در مراکز درباری شده است. اما این همه جنایت و توطئه نه تنها باعث عقب نشینی مردم از خواسته هایشان نگردیده، بلکه مردم جری‌تر شده و به چیزی به جز سرنگونی رژیم جمهوری اسلامی رضایت نخواهند داد. ما اینجا در مقابل دفتر نمایندگی کمیسیون اتحادیه اروپا در کشور فنلاند جمع شدیم و در یک نامه ضمن توضیح کامل وضعیت در داخل ایران خواستار اقدامات هرچه بیشتر در برابر توحش افسار گسیخته جمهوری اسلامی هستیم و اعلام می‌داریم همگام با مردم ایران به مبارزه خودمان در خارج از کشور بر علیه منافع جمهوری اسلامی ادامه خواهیم داد و اجازه نخواهیم داد که خارج از کشور به مکانی امن برای جلادان رژیم ایران تبدیل شود. مرگ بر جمهوری اسلامی. بەڵێ زۆر سپاس بۆ هاوڕێ بورهان پرسەکەش دێتەوە بۆ لامان ئێمە چەند پرسیارێکمان بێت. هاوڕێ بورهان دەنگیمەتان هەیە؟ بەڵێ هاوڕێ ئەمیر زۆر سپاس لێوە گوێبیستی ئەو پەیامە بوو. سپاس بۆ چالاکیتان. هاوڕێ بورهان پرسیارێکم هەیە. دیارە بەتایبەت کۆمەڵە حیزبی کۆمونیستی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران زۆر چالاکانە تا ئێستا لەم ئاکسیۆنانەدا بەشدار بووە. کاریگەریەکانی تا ئێستا چۆن بووە؟ پلانتان هەیە بۆ ئەوەی کە ئەم ئاکسیۆنانە هەروە بەردەوام بێت؟ بەڵێ هەروە جۆرە خۆتان ئیشارەتان پێکرد کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران و هەروە حیزبی کۆمونیستی ئێران تەشکیلاتی دەرەوەی لە خارجی کشوەر لە تەواوی ئاکسیۆنەکان لە تەواوی وڵاتەکانە پلانمان بۆی هەیە و بەشداریمان کردە و بەشداری شەبین و هەروە ڕۆژی جمعەیش بەرنامە لە دەستمانەیە تەواوی ئێرانی و کورد و هەموو ئینسان ئازادی خوازەکان لە شاری تۆرکۆی فینلاندا کۆ ببینەوە و ئاکسیۆنێکی زۆر زۆر گەورەتر لە ئەوەی دوو هەفتەی پێش بەڕێوەبەرین کە خۆشبەختانە ئێقداماتێک کرا و ئێمەی شۆ کۆمەڵە کۆمیتەیەکی جز کۆمیتەی بەڕێوەبەری تەواوی ئاکسیۆنەکان هەین کە لە فەنلاندا بەڕێوەچێ و بەشدار ئەبین و بەرنامەیە کە کۆمیتەی خارجی دەرەوەی وڵات پێمانیدا و تاکیدی کردە تەواوی ئاکسیۆنەکان ئێمە بە تەواوی خوا بەشدار ئەبین و لە احترازاتی خەڵک حمایەتەکەی. بەڵێ هاوڕێ بورهان کاریگەریەکانی چی بووە؟ ئایا ئەم ئاکسیۆنانە بۆتەوەی کە بێتە ئەهرومێکی فشار بدەش بە ئەم حکوومەتی جنایەتکاری کۆماری ئیسلامی؟ قطعا ئەبێ قطعا نابێ ئەوە لە نەزەرا لابن کە خەڵکی ئەوروپا ئەڵان ئێمە دوودانە سێدانە لە سخۆنڕانەکانمان خەڵکی فینداندن ئەسن خەڵکێکی عادین کرد لە تەرێقی پەیگیری ئەخبارەوە هاتنە لەم وەضعیەتی ئێران ناڕازین لە جنایەتێکە جمهوری ئیسلامیەکان ناڕازین فشاریان هێنا خەڵکنامەی نووسیە بۆ پارلەمان بەم وەضعیەتی احترازی کردە فشار دێت بە هەر حاڵ هەرچەند کشوەرگەلی سەرمایەداری بە نەحوێ بەدەوبستانی خۆیانیان هەیە و منافعی خۆیانیان زۆرتر لە نەزەرایە تا منافعی تایبەتی خەڵکی ئێران بەڵام ئەهرومێکی فشارە ئەوە بە یەکدەنگی لە اتحادیە ئەوروپا اقداماتی ئێرانیان محکوم کردە وتیانە تحریمیان کرد چ مەسئولیدی ئەم کوشتارە وەک وەزیری کشوەر و فەرماندەی کولی نیروی انتزامی بە هەر حاڵ قەدەمێکی باشە ئەفکاری عمومی خەڵک لەگەڵ خەڵکی فینلاند خەڵکی ئەوروپا بە تایبەت لەگەڵ خەڵکی ئێرانە و حمایەتی لێکەن زۆربەی شعارەکانمان وەک ژن ژیان ئازادی بە زمانی کوردی لێرە بڵاوە بێتەوە خەڵک تکراری ئەکاتەوە خەڵکی فینلاندی دێن ئەپرسن بڵاوەکەینەوە گزارش بڵاوەکەینەوە خەڵک بە جدیەتێکی زۆر تاقیبیەکە و هاودەردی ئەکەن و ئەڵێن ئێمە بە نمایندەی خۆمان بە شارەداریەکانی خۆمان بە کۆمەنەکانی خۆمان ڕامانگەیاندەوە ئەچە لە خەڵکی ئێران حمایەتکن کە بە وەکو تاالبانیان زۆرتر لە ئەو وەضعیەتە کە تاالبان بەسەر خەڵکی ئەفغانستانی یاردە بەسەر خەڵکی ئێرانە نێت. بەڵێ زۆر زۆر سپاس هاوڕێ بورهان دیوارگەر کادری کۆمەڵە ئەندامی حیزبی کۆمونیستی ئێران بۆ ئەوەی کە لەم ئاکسیۆنە ئاگادارت کردین ئەو جۆری کە خۆتان ئاماژتان پێدا دیارە بەیانیش ئاکسیۆنێکی گەورە بەڕێوە دەچێت حتمما ئێمە بەیانی پەیوەندیتان پێوە دەکەین و ئێوەش ئاگاداری وەزعیەتی ئەم کاکە پێم وایە دەنگەکە قەت بوو ڕۆژی شەمبە ئەو ئاکسیۆنە بەڕێ ئەچێ لە شاری دۆرتەوە معتڵی چاوەڕێ ئیجازەی پۆلیس و ئەمانەی بە مەحضەوە ئیجازە و شەکەمان کرد حتمما خەبەرەکەتان بۆ ئەنێرین بایەوەش بڵاویکەین و سپاسانەکەین لەو هاوکاریتانە.
زۆر سپاس زۆر باشە ینی دوو بەیانی شەممە حتمما پەیوەندیان پێوە دەگرین و ئێوەش ئاگاداری وەسی ئەوەمان بکەن سپاس بۆ بەشداریتان لە بەرنامە زۆر سپاسدانەکەم. هاڕە بڕهان تکایە ئەگەر توانیت لەوێ بێنە و ویدیۆ بگرە بینەرە بۆ ئێمە کە دواتر بتوانین لە مەجالدا ئەمانە دووبارە بڵاو بکەینەوە. حتمما بەسەر چاو چەندی کە ویدۆی کورتان بۆ گرین بەڕێیەکەمە خدمەتان. زۆر سپاس لێەوە بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە. زۆر سپاس و بەشداری. بەڵێ بینەرانی ئازیز ئێستاش لە شاری یۆتۆبۆری وڵاتی سوئێت ئاکسیۆنە بەڕەوە دەچێت هاوڕێی هاوکارمان ئارێستاکە دەگاتە ئەوێەوە ئەویش لەوێ ئاگادارمان دەکاتەوە ئەتا ئەم هاوکارەمان دەگاتە ئەوێ ئێمە چەند پامێکتان بۆ بخێنینەوە ئەمڕۆ لە شاری بۆکان پامان بۆ هات لە سەرەتای بەرنمەکەدا هاوڕێ کاوان ئاماژەی پێدا کە لە شاری بۆکان لە میراوای بۆکان کە دانیش ئامۆزانی کچ کە هاتبوونە دەرە لە مەدرسە شعاری ژن ژیان ئازادی و مەرگونەمان بۆ دیکتاتۆریاندا بوو هێزە ئەمنیەکان ڕاستەوخۆ تەقیان کردبوو بینەرێکیش پامی بۆ ناربووین و دیار بوو لە تۆڕە کۆمەڵایەتیەکانیشدا دانرا بوو تا ئێستا نادیارە کە لەوێ بریندار هەیە یان بەو جۆرەی کە پەیامان بۆ هاتووە ئەمبڵانس وشتیان دیوەکە بەرەو ئەو شوێنە چوو بێتن تا ئێستا خەبەرێکی ئەو خەبەرەمان بۆ پشتڕاست نەبووتەوە بەڵام کە پشتڕاستبەوە کە هیوادارین هیچ بریندارێکی تیانە بێت حتمما ئاگاداری ئێوەشی دەکەین. پامێکی تریشمان بۆ هات کە زۆر گرنگە من پێم خۆشە هەر دووبارە هەر ئاماژەی پێ بدەمەوە بینەرێکمان زۆر لەسەرەوە تاکیدی دەکرد کە حتمما لە بەرنامەی ڕاستەوخۆدا بڵند کە سوپای پاسداران تەرفەندێکی بکار بردووە کە هەموو هێزە پۆلیسیەکانی ناوشار هەموو ئەو کەسانەی لە کاری خزمەتگوزاریدا کار دەکەن هەمووانی کار لە کاری ڕێگاوباندا کار دەکەن هەمووی بۆ خۆی جایگوزین بووە ینی بگرە ئەو کرێکارانی کە لەسەر شەقامەکان کرێکاری شارەدارین و شەقام دەماڵن ئەمانە شار بە کرێگیراوانی سوپای پاسدارانن و لەوێ دانەوێ شناسایی بکرێن و بیانەوەی خۆپیشاندران لەوێ کەشف بکەن یا تەقی ڕاستەوخۆیان لێ بکەن تاکیدی کردکە لە بەرنامەی ڕاستەوخۆدا حتمما ئەمە دووبارە بکەین و خەڵکی ئاگادار بکەین کە ئاگیان لە خۆیان بێت. لە شاری یەزدیش پامێکمان ئێستادی دیارە لەوێش کە دانش ئاموزان هاتوونەتە دەرێ لەوێش ئەم ڕووداوە ڕووی داوە کە هێزە ئەمنیەکان تەقیان بگرە لە دانش ئاموزانیش کردووە. پێما بێت هاوڕێ کاروان چەند ویددیوەکمان بۆ هاتووە ئشارە دەکا کە ئەم ویددیۆ جەدیدانە با بڵاو بکەینەوە تا هاوڕێیان هاوکارمان لە وڵاتی سوئێت دەگەنە شوێنی ئاکسیۆنەکە ئەم ویددیۆ جەدیدانە ببینن زوو دێنەوە خزمەتان دەچینە لای ئەم هاوڕێی هاوکارمان کە لە وڵاتی سوئێتدا ویددیۆکە ببینن زوو دێنەوە خزمەت.
بەڵێ بینەرانی عزیز دووبارە هاتینەوە خزمەتتان ئەم ڤیددیوانەی کە تازە بەدەستمان گەیشت هاوکارم کاروان لە ئەوتاق فەرمان دەستی خۆش بێت کە بڵاوی کردەوە حتمما ئەگەر وێنە ڤیددیۆی جدید کەمان بۆ هات ئاگاداری ئێوەشی دەکەین لە سەقە سەر ئێستا ڤیددیۆیان بۆ نردوین کە شەڕ و تێکەڵچوون لە ئارادایە ینی خۆپیشاندەران لەگەڵ هێزانیەکان لە گەڕەکی قەوەخ هەر ئێستا ڤیددیۆکەی بۆ نردین دەیگەینی نەدەست هاوڕیانی ئۆتاق فەرمان لە مەجالدا حتمما بۆ وەشی بڵاو دەکەینەوە ئێستا کەش هاوڕێ متەلب ئەنوەری کادر و ئەندامی حیزبی کۆمونیستی ئێران لە وڵاتی سوئێد لە شاری یۆتۆبۆری لەگەڵماندایە هاوڕێ متەلب ئەم کاتت باش دەنگی ئێمە هەیە هاوڕێ متەلب هاوڕێ متەلب ئەگەر دەنگی ئێمەتان هەیە فەرموون بەڵێ دیارە دەنگی ئێمە ناچێت بۆ هاوڕێ متەلب حتمما ئەگەر هاوڕێیان پێرا بگەم بزانین بۆچی دەنگی ئێمە ناچێت بۆ هاوڕێ متەلب بەڵێ هەرو جۆرێک کتمە ئێستا لە شاری سەقز لە گەڕەکی قەوەخ تێک هەڵچوون لەگەڵ خۆپیشاندەران و هێزە ئەمنیەکان لە ئارادەیە ڤیددیۆکەشمان نار بۆ ئۆتاق فەرمان حتمما بەدەستیەوە شتەگێت و بڵاوی دەکەینەوە وێنەی زۆر لە شارە جۆراوجۆرەکانمان بۆ هاتووە ڤیددیۆشمان زۆر بۆ هاتووە هەموو ئەوانە دەگەینی نەدەست هاوڕێیانمان و لە مەجالدا لە بەرنامە باقی دوا بەدوای کە ئەگە بەرنامە ڕاستە و خۆکەشتەوە بێت ئێمە ڤیددیۆکان حتمما بڵاو دەکەینەوە بەڵێ وا دیارە ئێمە نەمانتوانی پەیوەندی بگرین لەگەڵ هاوڕێ متەلب کە لە وڵاتی سوئێد لەگەڵماندا بوو هاوڕەیەکمان پامێکی ناردووە لە شاری یۆتۆبۆری قرارە ڕۆژی شەمبە بەڵێ من دەقی پامەکە دەخێنمەوە بۆتان نووسێتی سڵاوتان لەبێت ئەم پامە گەر دەکرێت لە بەرنامەی ڕاستە و خۆدا بیخوێنەوە بە پەیوەندیمان لەگەڵ هاوڕێ ئەم کاتت باش دەنگی ئێمە هەیە آقای دکتر کاووری خواهش کردم تشریف بیاره بالا برای ما هاوڕێ متەلب دەنگی ئێمە هەیە صحبت بکنن. دوستان دیگه کارتتان باش اگر انجمنی دارن حزبی دارن گروهی هاوڕێ هستن و متەلب مایل هستن ئەگەر دەکرێت لە وەزعەتی ئەوێمان ئاگادارکەی دیارە ئاکسیۆنی ناڕزایەتی لە شاری یۆتۆبۆری بەڕێوە دەچێت پێمان بڵێ لایەنە سیاسیەکان کێ بەشدارن ڕێژەی بەشداربوون زۆرە کەمە ئاگاداری ئێمە بکەین بەڵێ دیارە دەنگمان ناچێت بۆ هاوڕێ متەلب با من دەخی ئەم پەیامە بخێنمەوە خۆپیشاندان بۆ پشتیوانی لە ئاخێزی جەماوەری ئێران و کوردستان ئاخێزی جەماوەری لە کوردستان و ئێران کە بە دوای مەرگی ژینا ئەمینی لەژێر ئەشکەنجە و ئازاری هێزە ئەمنیەتیەکانی ئێران ڕوویدا گەیشتۆتە قۆناغێکی زۆر هەستیار لەلایەکەوە هێزە سەرکوتگەرەکان بەرامبەر بە تاکتیکی دروست و ماندووی نەناسی کۆمەڵانی خەڵکی تیونی ئازادی وەتەنگ هاتوون و ماندوو بێ ئاسۆ بوون و لەلایەکی دیکەوە ئەم خەباتە جەماوەریە ڕۆژ لەگەڵ ڕۆژ زیاتر بڵێسا کێشە و ڕووخانی ڕژیمی کۆماری ئیسلامی نیشانە کردووە و سەرڕای گیانبەختکردنی دەیان کەس لە ئازیزترین ڕۆڵەکانیان و برینداربوون و دەست بە سەرکرانی هەزاران کەس بەو پەڕی لێبراوانە دروشمی بۆ پێشەوە دەڵێنەوە ئەندامانی کۆمەڵا بە هاوکاری هەڵسوراوانی سیاسی حیزبەکانی ئێران و کوردستان دانیشتووی شاری یۆتۆبۆری سوئێد بۆ مەحکومکردنی ئەم سەرڕۆیەی کۆماری ئیسلامی ئێران و بۆ پشتیوانی لە ئاخێزی ڕەوای کۆمەڵانی خەڵکی کوردستان و ئێران بە مەبەستی ڕاکێشانی بیرروڕای گشتی جیهانی ڕێپێوانێک بەڕێوە دەبردرێت داوامان لە هەموو حیزبەکە سیاسیەکان و ڕێکخراوە مەدەنیەکان و خەڵکانی ئازادی خواز و شۆڕشگێر دەکەین لەم ڕێپێوانەدا بەشداری بکەن بڵێ ئەم هاوڕێمان دیارە لە وڵاتی سوێدەوە ئەم پامەی نردووە و بانگەوازی کردووە کە ڕۆژی شەممە ڕێپێوانێکی گەورە لە شاری یۆتۆبۆری بەڕەوە دەچێت شوێنەکەشی نووسیوە گوتاب لاستن ڕۆژی شەممە 15/2022 زانی سەعات 2 دوانی وەڕۆ هیوادارم کە
هەموو ئەوانی کە لە وڵاتی سوئێدن بتوانن ڕۆژی شەمە سەعاتی 2 خۆیان بگەێنە ئەم شوێنە و ئاکسیۆنێکی گەورە دژ بە کۆماری ئیسلامی بەڕێوە بچێت و حتمما هاوڕێیانمان لەوێ بەشدار دەبن و ئێمەش پەیوەندیان پێوە دەگرین و ئاگاداری وەزعەکە دەبین. پێشتر بڵێن شعرێکی هاوڕێ فەرەیدون نازری کە بۆ شاری سنەی نووسی بوو ئێمە ڕاستەوخۆ خوێنمانەوە هاوڕێنمان لە بەشی مونتاژدا ئەم سرودیان مونتاژ کردووە و داوایان کردووە ئەم سرودە دووبارە پەخش بکرێتەوە کە بینەران دووبارە بتوانن ببینن ئەم سرودە ببینن دێنەوە خزمەتان ئەگەر توانیمان دووبارە پەیوەندی دەگرین لەگەڵ هاوڕێ متەلب ئەنوەری شارەکەم سنەی سووری قارەمان شاری سەربەرزم سنەی قارەمان پێشەنگی ژیری چینی بێبەشان شاری کاکوات سدیق و خسرە و عەلی و فەرهاد شۆکێ و شوان پیرۆز بێ لە تۆ شۆڕشی نوێ لە کوردستان و باقی شارەکان بیستم بەرامبەر سپا و ئەرتەش بەسیج و پۆلیس بەکرێ گیراوان هەروەک ساڵانی 58 سینگی بەهێزت کردووە بە قەڵغان تاسپای ئیسلام تەفر و توناکەی بەدەستی بەهێز نەوەگەل جەوان ئاڵا سوورەکەت هەر شەکاوە بێ دژی چەوسێنەر و ستەمکاران تۆ ڕەمزی ورەی بەرهەمهێنەری لە ڕۆژی خەبات دژی زۆرداران ئێمەی بەرهەمی باوەشی گەرمت ئامادەین لە بۆ شەڕ و ڕاوەستان فەرماندە ئەتۆی ئێمە پێشمەرگەین بە فەرمانی تۆ هاتووینە مەیدان تا ڕاشەکێنین ئاڵای ئازادی بۆ زەحمەتکێش و بۆ کرێکاران بۆ لۆڕ و عەرەب بەلوچ و تورکمان تا ڕزگار بکەن سەراسەر ئێران بەڵێ بینێرانی عزیز ئەوەی کە بینیتان شعرێ بوو کە هاوڕێ فەرەیدون نازری ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە بۆ شاری سنەی قارەمان نووسی بووی دیارە پەیوەندیەکەمان دووبارە وەرگرتوێتەوە لەگەڵ هاوڕێ متەلب هاوڕێ متەلب ئەم کاتت باشدەنگی ئێمەت هەیە هاوڕێ متەلب ئەگەر دەنگی ئێمەتان هەیە فەرموون باگوێمان لەتان بێت بەڵێ وا دیارە لەوێ کێشەی ئینتەرنێت هەبێت بەداخەوە کە ئێمە دووسێ جار هەڵماندا کە بتوانین پەیوەندی بگرین لەگەڵ هاوڕێ متەلب و ئاگاداری ئەوێشمان بکە کە لە یوتیوبوری ئێستا ئاکسیۆنێکی ناڕزایەتی بەڕێوە چووە پێمان باش بوو کە ئێمەش لەم ڕاستەوخۆ ئاگاداری وەزعەکە بین کە بزانین لەوێ کام لە لایەنە سیاسیەکان بەشداری ئەم ئاکسیۆنەن و تا ئێستا چۆن ئەم ئاکسیۆنە بەڕێوە چووە و ڕێژەی بەشداربوونی دیارە پێشتر لەگەڵ هاوڕێ بورهان کە لە وڵاتی فەنلاند لە شاری هێلسینکی قسەمان کرد پرسیاریشمان لێ کرد کە دیارە ئەم ئاکسیۆنانە کاریگەری زۆر بووە لەسەر هەم بیری و ڕایگشتی دەرەوەی وڵات و هەم بۆ تەفشار دووبارە پەیوەندیمان لەکوتەوە هیوادارم کە دەنگمان بچێ بۆ هاوڕێ متەلب ئەگەر دەنگی ئێمەتان هەیە فەرموون بەڵێ بەداخەوە کە ئێمە ناتوانین لەگەڵ هاوڕێ متەلب پەیوەندیەکەمان وەرگرین چەند پامێک هاتووە زانین لە کام شار بەڵێ هەر ئێستا
ڤیددیۆیان بۆ نردوین هەم ڤیددیۆ هەم وێنێ لە شاری مەریوان لە گەڕەکی کانی دینار بەڵێ ڕێژەیەکی زۆر لە خەڵک لەسەر شەقامن و لەگەڵ خۆپیشان لەگەڵ هێزە ئەمنیەکان دیارە تێکەڵچوون لە ئارادەیە حتممە لەلاان ئەوەش دەگەینە دەست هاوڕێیانی وتاق فەرمان هەر ئێستا دووبارە هەر لە مەریوان بۆیان نردوین لە محەلەی موسک ئاورێکی زۆریان لەسەر شەقام کردوتەوە ڤیددیۆیەکی زۆر جوانە من ئەلان دەینێرمە دەست هاوڕێیان حتمما بڵای بکەنەوە خۆپیشاندەران بە دەوری ئاورەکەون و دروشم دەڵێنەوە حتمما لەلا منە ڤیددیۆی دەگەێنمە دەست هاوڕێیان کە بتوانن زوو بڵای بکەنەوە بەڵێ پێم وابێ ئێمە نەمانتوانی لەگەڵ هاوڕێم تەلب پەیوەندی بگرین زۆر باشە ئەگەر هاوڕێ کاروان ئەم ڤیددیۆ تازانی کە نردوومانە بتوانێت لە ڤیددیۆکان دانێک بڵاو بکاتەوە تا بتوانین دوبارە پەیوەندی بگرینەوە هەیە بەڵێ هاوڕێ کاروان ئەگەر دەکرێت ڤیددیۆیەکی لەم تازانی کە بەدەستت گەشتو بڵایکەوە سپاس سلام وقت بخیر 20 مهر محقق درگیری بسیار شدید میان نیروهای سپاه و مردم بەڵێ بینەرانی ئازیز ئەم ڤیددیۆ جدیدی کە بەدەستمان گەیشت بڵاومان کردەوە حتمما ئەم وێنە یا ڤیددیوانی کە بەدەستمان دەگات ئێمە دەیگەینە دەست هاوڕێیانی بەشی تەکنیک و بڵاوی دەکەینەوە زۆر سپاس بۆ ئێوە کە دیارازانین ئینتەرنێت زۆر لاوازەوە زۆر بە سەختی دەگەێنرێتە دەستێمە ئێستاش هاوڕێ ئەسعەد ڕۆستەمی ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵەمان لەگەڵدایە هاوڕێ ئەسعەد ئەم کاتت باش سپاس بۆ بەشداری لە بەرنامەی ڕاستەوخۆی ئەم ڕۆماندا سڵاوم کاتتان باش ماندوو نەبن بەڵێ هاوڕێ ئەسعەد خۆتان ئاگادارن دۆنێ دیارە بە گەڕەکەکان و هەڵسوڕاوانی مەدەنی بانگەوازێکیان دەرکرد بۆ مانگرتنی گشتی و ئێمە ئەوڕۆ دیتمان بە تایبەت کوردستان لە تەواوی شارەکان چەند شارێک نەبێت زۆر بە جوانی ئەم مانگرتنە بەڕێوەچووە زۆرێک لە شارەکانی ئێرانیش کە وەکو دێولان سەرپۆلی زەها وەکو مەشهەد تەورێز شیراز هەمەدان ڕەش زۆر بوون هەموو ئەمانە لە زۆر جێگادا بازاڕیان مانگرتنیان گرت و نەچوونەوە سەر دوکان و بازاڕەکانیان ئەگەر بتانەوێت لێدوانێکتان بێت لەسەر ڕووداوەکانی ئەمڕۆ چی ئەڵەن فەرموو بە باوەڕی من کۆمەڵانی خەڵکی وەگیان هاتوو لە ئێرانە و بە تایبەت لەم ڕۆژانەی ئەخیرا وەک بینیمان بە شێوەیەکی بەرچاو و بە شێوەیەکی ڕێکخرا و کۆمەڵانی خەڵکی ناڕازی لە شارەکانی کوردستانە بە هاتنە سەر شەقامەکان و بە دانی دروشمە شۆڕشگێرانەکانی خۆیان ڕوبەڕوو بوون لەگەڵ مەوجێک لە سەرکوت و تەعەڕۆزی هێزە ئەمنیەتی و سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامیدا کە بەداخەوە ژمارەیەک گیانبەخت کردو و ژمارەیەک برینداری لێکەوتەوە و ئەمە بوو بەهۆی ئەوەی کە خەڵک هەرچی زیاتر تووڕە بێت بوو بەهۆی ئەوەی کە دەنگدانەوەیکی هەم لە ئاستی ئێرانە بە ئاستی زۆربەی هەرە زۆری شارەکانی ئێرانە و تەنانەت لە دەروەی وڵاتیشە بێت ئەگەر چاو لێ بکەین لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە لە بەرچاوگرتن ئەوەی کە کۆماری ئیسلامی هەموو هەوڵ و تەلاش و کۆشی خۆی خستەکار بۆ ئەوەی کە
فیلتریان کات بۆی کە ڕێگەیان پێ نەدات قسە بکەن بۆی کە ئینترنێتیان پێ ببڕێت بەڵام بینیمان کە زۆربەی هەرە زۆری کەسانی کە لەم ناڕەزایەتیانە بێدەنگ نەبوون مۆقعیەتی کۆمەڵایەتی و هونەری و اجتماعی بەسلاح خۆیانیان زۆرتر بەلاوە مهم بوو تا ئەوەی کە جنایەتکارانی ڕژیم بڕژنە ماڵەکانیان وەسایلە شەخسیەکانیان بەرن مەمنوع التەسویریان بکەن نازانم ئاواز و نووسراوە و کارە هونەریەکانیان و کارە وەرزشیەکانیان لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی کە پێشتردانرا بوو بسڕنەوە هیچ کابلمان تاسی نەکرە سەریان هەڵوێستی جدیان نوان و ئەمە بوو بەهۆی ئەوەی کە جارێکی تر کۆماری ئیسلامی بە پلانگێڕی بۆ ئەوەی کە کێشەکان کێشێتە کوردستان بە تەحریککردنی خەڵکی کوردستان کە هەم جریانات و ئەحزابی سیاسی لە کوردستان و هەم خەڵکی کوردستان ببات بەرەو ئەو ئاقارەی کە بە دروستکردنی ئاژاوە و بە تەقەکردن لە شوێنهایەکەوە ئەوەی کە بینێتە مل خەڵک هەوڵ بدات کە بەسلاح هێز بگوێزێتەوە بۆ ئەوێوە دیدی کۆمەڵانی خەڵکوە دیدی کۆمەلگای بێنولێر بەرەوە ڕاکێشێت کەوە لە کوردستان بە تەحریکی ئەحزابی سیاسی خەریکە ئێران ئەشێوێت ئەوە ئەو دروشمەی کە بووە بە دروشمی نەتەنیا هەموو خەڵک لە ئێرانە نەتەنیا گەیشتە گوێ یەکە بە یەکەی دراوسێگان ئێران لە ئەفغانستان و لە سووریە و لە تورکیە و لە عێراقەوە بگرە بەڵکو لە زۆربەی شارەکانی ئەوروپا ئەمڕۆ ئێمە ئەیبیسین لە خەڵکە کلیمەی یان دروشمی ژنژیان ئازادی بووە بە سەرتۆپی هەموو درۆشمە شۆڕشگێرانەکان و ئەمە بوو بەهۆی قین و تووڕەیی خەڵک ئەم بەرخوردانی ڕژیم کە هەڵسوڕاوانی کۆمەڵایەتی و خەڵک کوردستانی ئێران بڕیاری بەڕێوچوونی مانگرتنێکی گشتیاندا کە بە خۆشحاڵیەوە لە بەشێکی زۆر لە شارەکان ئێرانیش پشتیوانیان لێکراوە و چه بە هاتنە سەر شەقام و چه بە دروشمەکانی کوردستان تەنیانە ئەم پلانەی ڕژیمیان پوچەڵ کردەوە. بەڵێ هاوڕێسعەت کاریگەری و ڕادەی پاڵپشتی ئێرانیەکانی دەرەوەی وڵات چەندە بووە تا ئێستا ئەم ئێوە بەتایبەت لە وڵاتی خۆتان ئەم ئاکسیۆنانە هەروە بەردەوام بووە تا ئێستا هەر دەمێنێت پلانتان هەیە بۆی کە ئەم ئاکسیۆنانە بەردەوام بێت من لە ئەگەر بیرت بێ لە ئەو راپۆرتانەی کە بۆ تەلەڤیزیۆنی کۆمەڵا مادەمان کردووە لەگەڵ هاوڕێمان لێرە و نردوومانە هەمیشە ئەو دروشمەیان ئەو قسەی ئێرانیانی دەرەوەی وڵاتمان گەیاندووە بە بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵەکە دەڵێن لەسەر شەقامین تا لەسەر شەقام بن و بەسلاح حامڵی پەیام و داخوازیەکانی ئێوەین بۆ کۆمەلگای نێونەتەوەی لە یەکە بە یەکەی ئەو شارانەی ئەم وڵاتانە کە ژیان بەسەر ئەبین خۆمان ڕێک ئەخەین و بە بەرەو پێشچوونی داواکاریەکانی کۆمەڵانی خەڵک لە ئێرانە ئێمەش لەسەر شەقامەکانی ناوەندە گەورەکانی شارەکانی ئەوروپا کۆ ئەبینەوە و ناڕەزایەتی خۆمان دەرئەبڕین. بەڵێ لە ڕۆژانی داهاتووە یان ڕۆژی شەممە لە زۆربەی هەرە زۆری شارە گەورەکانی ئەوروپا قەرارە کۆمەڵێک بڕێپێوان و ئاکسیۆن و تەزاورات بەڕێوە بچێت بە بەشداری هەم خەڵکی ئێران و خەڵکی ئەو وڵاتانەیش یارەتێن بەشداری ئەەکەن و ئەمە کاردانەوەیکی زۆر باشی هەبووە باوەڕت بێ ئەوروپایەکان ببوورە سیاستمەدارە ئەوروپایەکان ئەوانەی کە سیاست بۆ پڕکردنی گیفانیانەکەن ئەوانەی کە ساڵهای ساڵە بۆ ڕاگررتنی کۆماری ئیسلامی بێدەنگ بوون کونی جاسووسی و لەژێر ناوی سەفارەت و کونە دیپلۆماتیان پێیان داون ئەوانەی کە هەوڵیان داوە کە کۆمەلگای ئێران وەکو کۆمەلگایەکی مەسرف کننده چاولێکن کە گیفانی شرکەتە زەبەلاحەکانیان پڕەگەن ئەگەرچی ئەوانە بێدەنگن ئەگەرچی ئەوانە خۆیان و دام و دەستگای ڕاگەیاندن و ڕۆژنامە و مەجەلاتیان
بە شێوەیەکی بەرچاو باس لە مبارزاتی خەڵکی ئێران و کوردستان ناکات بەڵام لەولاترەوە کەسە سربەخۆکان ئەو ئینسانانەی کە هێشتا پیان وایە دەبێ مبارزە بکەن بۆ بەدەستاوردنی ئازادی لە سەرتاسەری جیهانە بێدەنگ نابن نەشریاتیان پڕەکەن لە عکس و تەساویری مبارزاتی خەڵک لە ئێران و کوردستان مەقالەی لەسەرە نووسن لە خۆپیشاندانەکانە بەشداریەکەن و بە شێوەیەکی بەرچاو هەوڵەدەن کە دەنگی ئازادی خوازی خەڵکی ئێران و کوردستان بگەین نەگوێ خەڵکی خۆیان و بەڕاستیش ئەوە کراوە تا دوێنێ ئەگەر شاید بتوتایە من خەڵکی ئێرانم سوالێک نەکرایە هەروەکوەوەی کە دوو کەسیەکە بینن کە یەکیان بۆڵێک تۆ خەڵکی کوێی تۆ خەڵکی کوێ ئەتوت ئێران زۆر عادی بوو بەڵام ئەمڕۆ کە باسی ئێرانەگەی بۆ نمونە لە دانمارکە یەکسەر دەڵێ ئێنە کە خەریکن مبارزاکەن بۆ بەدەستاوردن ئازادی ژنان ئێنە کە کچێکی جوانیان لەبەر ئەوەی کە تۆزێ قژی لە دەرەوە بوو کوشت ئیسلامیەکان ئێنە کە هێشتا قوانینی ئیسلامی زاڵە بەسەر سەرەتاییترین و بنەڕەتیترین ئازادیەکانی خەڵکە ئەنێ ئەوانە بۆیان پرسیارە و ئەمە چییە؟ ئەمە بە نەزەر من دەنگی ئاعترازاتی ئەو کەسانە نییە کە لە ئوروپاژین ئەمە دەنگی ئاعترازاتی سەر شەقامەکانی ئێران و کوردستانە کە ئێرانیانی دەرەوەی وڵات گەیاندویانە بەگوێ ئەمانە و خۆیشیان بیستویانە ئەمە بە نەزەر من باشترین کاردانەوەی لێکەوتوێتەوە ئێمە وەکو ئەوەی کە بە بەردەوامی وتومانە ئێمە ناگەڕین بە دوای متحدینی ڕژیمگەلێکە کە متحدین دەسەڵاتگەلێکا کە لە وڵاتەکان خۆیان چەوسانەوە بەرخوردی خراپ بە ژن هەڵگیرساندنی شەڕ لە ڕۆژەڵاتی ناوەڕاست فرۆشتنی چەک بە تێرۆریستترین ڕژیمەکان ببورن ئێمە ئەگەڕین بە دوای ئەو دەنگە ناڕازیانەی کە پشتێنن بە پشتمانەوە کە پاڵەدەن بە پاڵمانەوە کە هاوکات بەیەکەوە خەبات بکەین لە دژی هەر چەشنە نابەرابەریک لە هەر گۆشەیەکی دنیا کە هەبێت. بەڵێ هاوڕێ ئەسعەد لە کۆتاییدا ئەگەر بتانێ بە تایبەت خۆتان ئاگاداری شاری سنەهەن کە چەند ڕۆژێکە لەوێ خۆراگرێکی بەرچاو و قارەمانانە لە ئارادایە ئەگەر بتانێ قسەیەکتان بێ ڕوو بە کوردستان کۆمەڵانی خەڵکی کوردستان چیەڵێ؟ کۆمەڵانی خەڵکی کوردستان زیاتر لە 40 ساڵە جمهوری ئیسلامیان بەس سورپرایز کردووە یعنی بەس کارێکیان کردبوو کە ڕژیم فقط دەمی تاک بمێنێ و بژێ ئەمانە خەریک چین ئەمانە چیانەوێ ئەمانە بۆ واکەن ئەمانە بە شێوەیەک من سەرکوتکەم ئەوان پیان وابوو ئەو هێزەیە کە ساڵهای ساڵە لە کوردستانە ڕایان گردووە گڕۆژێ بە ملیاردها ئەکەنە هەڵقیانە تەیاریانەکەن ئەنواع وەقسام پەهباد و ئەسلحەی پێشڕەفتە و ئەم شتانە ئەن نەختیاریان پیان وابوو ئەگەر خەڵک لە شارەکانی کوردستان لە سنە لە سەقز لە بانە لە دیواندەرە مەهاباد یەکە بە یەکەی شار و دێهاتەکانی کوردستان ئەمڕۆ دێهاتەکانی کوردستان بوون بە کانگای مبارزە لەگەڵ مرتەجعینی ڕژیمە ئەوان پیان وابوو بە پلتەقانێکەتانن سەرکوتیکەن بەڵام لە چەند ڕۆژی ڕابردووە بە تایبەت لە شاری سنەبینیمان کە من لەگەڵ کەسێک قسەمە کرد ئەیوت کۆمەڵی هێزیان ناوەردووە نە زمانە زانن نە کوردیە زانن نە فارسیە زانن ئەسڵان ئاگاداری هیچ شتێنی نەوت لە کۆڵانی واو هەیە کە گەنجەکان هێرشیانەکەنە سەر و دوارە پاشەکشاکەن کە خۆیان حازرکەنەوە بۆ هێرش بعدی ئەوت کە دوایانەکەون 10-15 متر سوار لە پڕا لە 10 پلیکانەوە کەفنە خوارە چۆن ئەسڵان نازانن سنە کوێ نازانن بۆ کوێ هاتوون ئەوان هاتوون فقط لە بەرامبەر شۆڕشی بەرد بەدەستانە لە بەرامبەر ئەو کەسانە کە بە کوچک دفاعەکەن لە ئازادی لە بەرامبەر ئەو کەسانە کە بە دروشمی ڕاستەوخو ڕوبەڕوو دفاعەکەن لە ئازادی خۆیان و خەڵکەکەیان ئەوانەیە کە دەڵێن ژیان ئازادی ئەمڕۆ نەپەهبات نە ئەنواع ئەقسام موشەکەکانیان نە هەواپەیماکانیان نە هێزە سەرکوتگەرەکەیان کە خامنەی و باقی دەم و دەستگا و دار و دەستەکەی زوو زووتێن بە ئیسلاح خەتۆ نیشانەکێشن بۆ خەڵک هیچ کام لەوانە
ئەمڕۆ چار دروشمی ژن ژیان ئازادی ناکات ئەوان خۆیان باش ئەزانن کە مەسئولینی سەرەوەی دام و دەستگا قەزایەکانی ڕژیم تێن خواهشەکەن لە خەڵک بێن دانیشن بە قسە بکەین خەڵک قساکەن بەڵام قسەکەیان چییە؟ ئەوەیە کە ڕژیمی کۆماری ئیسلامی دەبێ بڕوە ئەم ڕژیمە نە ڕژیمی مزاکرەیە نە ڕژیمی قسەکردنە لەگەڵی ئەو فقط ئاخرین وەسیلەی کە بەدەستی ماوە ئەمانن کە ڕژانویەتە ناو خیابانەکان کە خراپترین و تونترین بەرخوردکەن لەگەڵ خەڵکە کە خەڵک نیشانیاندا کە ئەگەر پێت وایە ئەمە بڵاوکردنەوەی ترسە ئێمە ناترسین چۆن بڕیارمانداوە شەڕ بکەین بڕیارمانداوە کە مافی خۆمان لەسەر شەقامەکان لە ئێوە بسێنین و پاشەکشە نەکەن مانگرتنی ئەمڕۆژ هەر لە درێژەی ئەو خەباتە ڕەوا و جددیەی کۆمەڵانی خەڵکی کوردستانایە کە بە خۆشحاڵیە و لە شارەکانی تری ئێران پشتیوانی لێکراوە و دەنگدانەوەی زۆر بەربڵاویشی لە کۆمەلگای نێونەتەوەیی بووە هەر ئەمڕۆ لە بەشێکی زۆر لە وڵاتانی ئەوروپایی کە کونە جاسووسیەکانی کۆماری ئیسلامی لەژێر ناو سەفارەتی تایە بە سەدان و بە هەزاران نامە ڕۆشتوێتە ناو پۆسەکانیانەوە کە هەمووی ژنجیان ئازادی بووە هەمووی تاڵەقژی ژنانی ئەوروپایی و تاڵەقژی ژنانی کورد و تاڵەقژی ژنانی ئێرانی بووە تاڵەقژی ژنانی ئەفغانستانی بووە کە نردویانە سە ناو پۆستکاسەکانیانەوە جنایەتی ئەوانیان بەم شێوە محکوم کردووە دەستخۆشیەکەم لە خەڵکی کوردستان دەستخۆشیەکەم لە یەکە بە یەکەی ئەو گەنج و پیر و نەوجەوانانەی کە ئێستا لەسەر شەقامەکانن ئێستا مانگرتنەکان بەڕێوە ئەبەن و شانازیەکەم بە دایک و باوکەکانیان کە لەژێر خراپترین و مرتەجعانەترین سیستم و بەسلاح دام و دەستگای ئاموزش و پەروەرشە توانیویانە ئەم شێرە مەقاومگەلە بەباربێنن توانیویانە کارێ بکەن کە کوڕان و کچان لە کوردستان و ئێرانە پاڵ پشت بە پشتی یەک و لە پەنای یەکە و هەوڵ بدەن بۆ لەناوبردنی ئەم ڕژیمە جنایەتکارە بەڵێ زۆر سپاس هاوڕێ ئەسعەد ڕۆستەمی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵا بۆی کە بەشداری ڕاستەوخۆی بەرنامەی ئەمڕۆمان بووی باس بێەوەش بەڵێ زۆر سپاس بەڵێ بینێرانی ئازیز بەداخەوەی من نەماتوانی لەگەڵ هاوڕێ متەلب ئەنوەری لە شاری یوتوبری وڵاتی سوئێت پەیوەندی بگرین بەڵام ئاگادار بن کە ئەمڕۆ لە شاری یوتوبری وڵاتی سوئێت بۆ پشتیوانی لە ئاخێزی جەماوەری کە هەر ئێستاکە لە ئێران لە ئارادایە ئاکسیۆنێکی ناڕزایەتی بە بەشداری هاوڕانی ئێمە کۆمەڵا ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران و لایەنە سیاسیەکانی کوردستان و ئێرانی پشتیوانی خۆیان دەربڕیوە لە ئاخێزی جەماوەری لە ئێران و دژ بە کۆماری ئیسلامی دروشمیان وتۆتەوە چەند لایەنێکیش پامی خۆیان وتۆتەوە لێ بەداخەوە ئەمە نەمانتوانی پەیوەندی بگرین ویستمان ئیشارەیەکی پێ بکەین ئێمە هەر ئێستا بەرنامەی بەشی ڕاستەوخۆمان ڕووبە کۆتایی نایەت دەچین و بڵێن سەعاتێکی تر دێنەوە لاتان لەم فاسلێدا ئێوە دەتوانن هەواڵ و وتەی ڕۆژ و ڕاگەیاندنەکانتان ببینن تا سەعاتێک ساعت و نیوەیەکی تر دێنەوە خزمەتان هەرشاد مشهد 20 مهر اعتصابات مغازه‌داران
بیستمه شهرستانم. Keep